من ئەمڕۆ کە لە کورسا هاتمە دەرەوە باستان کردوتان ێستا ڕۆشتووە هاتمە دەرەوە بەڕاستی بینیم لەسەر شەقامەکان چەندین خوێندنگا هەوڵیان ناوە کە خوێندکاران بە جلوبەرجی کوردیەوە بچن ئەمڕۆ بۆ ناو خوێندنگاکان من ئەمڕۆ لە ئامادەیی بێخاڵی نمونەیەم کابینن لە پشمەوە خوێندکاران بە جلوبەرجی کوردی ئاڵواڵاوە بە ڕەنگە جیاوازەکانەوە کامە بەشێکە لە کەلتوری ئێمە بەشێکە لەوەی کە لە باوباپیرانوانەوە بۆمان ماوەتەوە ڕاستە بە پێی ناوچەکان جلوبەرگەکان گۆڕانکاری بەسەرایەت بەڵام ئایا تا چەند ئێمە پارێزگاریمان لەم کەلتورەی خۆمان کردووە من حەز ناکەم زیاتر لەسەرم بابەتە قسەکەم ئەمە خوێندکاران بتوێنم بزانن ئەمان چۆن جلی بەرگی کوردیان پۆشیوە بۆچی پۆشیویانە ئایا ئەم ڕۆژلای ئەوان پیرۆزە چۆن ئەمایان کردووە بەوەی کە لە ناو خوێندنگاکانە ڕۆژێک بە جلوبەرجێکی جیاوازەوە کە جلوبەرجی خۆمانە نەک جیاواز ئەبواە هەمیشە ئەمەمان لە بەرابۆیە جا من چەند خوێندکارێک ئەدوێنم ئەگەر ئێوە ئامادە بن فەرموو ئەم خاتونە بانی باش ڕۆژی جلوبەرجی کوردی پیرۆز من پێم خۆشە وەکو خوێندکارێک لەم ڕۆژەیە چیت هەیە بۆ جلوبەرجی کوردی وە چیت هەیە بۆی کە خانمان لەم ڕۆژەیە جلوبەرجی کوردی بپۆشن سەرتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم و کۆزان ئەمڕۆ دەی سێوە زۆربەی خوێندکارەکان جلی کوردیان لەبەر کردووە ڕاستە بە بۆنەی موچەوانێن زۆربەی خوێندگاکان نیانتوانێت کە جلی کوردی بپۆشن بە بۆنی دواکەوتنی موچەوانێ بەڵام خۆشبەختانە لە خوێندگاکەی ئێمە توانیمانەوە بۆنی بەڕێوبەرەکەوانی بە بۆنی مامۆساکانەوە جلی کوردی بپۆشین و جلی کوردی لەبەر بکەین زۆر باشە تۆکو خوێندکارێک تا چەند لات گرنگکە ئەم کەلتورە جوانی کە ئێمە هەمانە لە باو باپیرانەوە بۆمان ماوەتەوە هەمیشە بیپارێزین و هەمیشە ئیتر بەرەو بەهاری شەڕێنوانە بۆنەکان لە بەردەمانەیە جلوبەرگی کوردی بپۆشی وەکو ئاماژۆپیا جلی کوردی جلی کوردەواری کە لە باو باپیرانمانەوە ماماوەتەوە ڕێزی لێ دەگرین لە زۆربەی بۆنەکانە وەکو چالاکی مەکتەب و ڕۆژی ئاهەنگەکان و سەیرانەکان لەبەری دەکەین و یادیەکەینوانی زۆر باشە لەگەڵ ئەوە تا چەند ئێوە لەگەڵ خوێندنەکەی خۆتانە مامۆسا بەڕێزەکان تا چەند ئێوە وەکو خوێندکاران هانێن کە بۆ نمونە ئەم بۆنە پیرۆز ئێستا چین بەرەو نەرۆز باش نییە ئیتر ئەچین بۆ سەیرانگاکان جلوبەرگی کوردی لە هەموو بە پیا و بەشنەوە هەمومان جلوبەرگی کوردیە پۆشین تا چەند ئەمە ئێوە هانێت کە ئەم جلوبەرگا لە بەرکەن و بتوانن بۆنەکان بپارێزن ئەمڕۆ تاقیکردنەوەمانە بۆ خۆشبەختانە مەکتەبەکەمان و مدیرەکەمان ئاماژەی بۆیە کە ئەتوانی سربەستانە جلی کوردی بپۆشی و تاقیکردنەوەکەمان بە سەرکەوتوی ئەنجام یاوە هەر هەمومان مەکتەبەکە و هەنێکمان ئەوەی کە ئارەزومەندانە بۆ جلی کوردیمان لەبەر کردووە و پۆشیمانە دەست خۆش بێ سپاس جارێکی تر پیرۆز بێم ڕۆژە لە تۆ بەڵێ خۆشەویستان وەکە ئیبینین زۆربەی خوێندکاران ڕاستە لەگەڵ ئەوەی کە زانیاریان هەیە لەسەر ئەوەی کە مامۆستاکەیان یاکو خێزانەکەیان ئەو هەوڵیان ناوە کە بڵێن ئەمە بەشێکە لە کەلتوری ئێمە ڕۆژەکان چۆن بە جوانی بپارێزین بۆنەکانی خۆمان چۆن بە جوانی بپارێزین کەلتورەکەی خۆمان چۆن بە جوانی بپارێزین من پێم خۆشە ئەگەر خوێندکارێکی کە هەبێ ئەگەر بێ حەزەکەم قسەی لەگەڵکەم فەرموو بانی باش ئەم ڕۆژەش لە تۆ پیرۆز بێت تا چەند دڵخۆشی کە ڕۆژێکی جلی کوردی هەیە کە پەیوەستە بە کەلتوری ئێمە ئێمە وەکو کورد ئەمڕایەتی کولتوری جلی کوردیەکەینانە و زۆر دڵخۆشین بەوە و بە شانازیانێک کە هەموو خوێندنگاکانی کە داخراوە ئێمە لە ئامادەی بێخاڵ بە شانازیانە مەکتەبماندانە خستە و کوردمانەتانە و یادی جلی کوردیش ئەگەڕین و پیرۆزبایی لە هەموو کەسێکەکەم کە ئەمڕۆ ڕۆژی جلی کوردی و هیوادارم هەموو کەس بە جلی کوردیانە بێتە دەرانێ ئەمڕۆ و ئەم یادە پیرۆزکات لە کورد و لە کوردستان دەست خۆش بێ ئەی ئێستا ئێوە وەکو هاوڕەکەت وتی ئەمڕۆ تاقیکردنەوەتانە بوو بەڵام ئەمڕۆتان کرد بۆی کە جلی کوردی بپۆشن و بتوان لەگەڵ یەکترا دڵخۆش بن و وام ڕۆژە بە پیرۆزی ڕاب بەڵە تاقیکردنەوەکانمان بە سەرکەوتوی ئەنجامە و سپاس بەخوا باش بووین و ئێستاش وایادی جلی کوردیەکەینانە لێرە و زۆر دڵخۆشین بەوە باشە خێزانەکە و تا چەند پێتەڵەن کەم چلانە بێ بەو شێوەی کە ئێمە پێشتر دایکت بەڕاستی یان خوشکێکی گەورە کەسێک پێ بڵێ ئەم چلانە بەم شێوە بیپۆشە جوانترە چکە ئێمە لە کۆنە ئاوا پۆشیمان شتێکی وە هەبووە ڕاستەکە لە دوو نێشانەیە ماڵانە هەمویان لەگەڵمە خەریکن جلم بۆ دانێن و زۆر دڵخۆشن بۆ و تەنانەت ئەمڕۆ باوک مودایکیشم بە جلی کوردانە ڕۆشن بۆ داوام دەست خۆش بێ سپاس بۆ تۆ دەست خۆش بێگومان خۆشەویستان ئێمە زۆر جار باسیێواکەین سیستەمی پەروەردە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر ئەوەی کە چۆن بتوانین ئێمە کەلتوری خۆمان بپارێزین وە لە هەمان کاتیشا ئەو مامۆستا بەڕێزانە ئەو بەڕێوبەرە بەڕێزانە کە بتوانن بە شێوەیەکی گشتی هانی خوێندکاران بن کە
ئەم ڕۆژانە ڕۆژێکی گرنگن بۆ میلەتەکەمان و بتوانین ئێمە ئەم ڕۆژانە بپارێزین. من حەزەکەم لەگەڵ مامۆستا سروە بەڕێوەبەری ئامادەی بێخاڵی نمونەی گفتوگۆ بکەم بزانم ئەم ڕۆژە لای ئەو چۆن کاریگەری هەیە و چۆن ڕنگدانەوەی هەبوو بۆ خوێندکارانم لە مامۆستا بەڕێزەکانیش بکەی بزانە بۆ نەورۆزی شەمان جلوبەرگی کوردیان هەیە لە بەریەکانیان تریان داناوە بۆ ڕۆژە زۆر خۆشە بەنسبەت مێژووی نەتەوەکەمانەوەیە چکە جلوبەرگ ناسنامەی مێژووی میلەتێکە میلەتی کوردیش خاوەن کولتورێکی زۆر جوان و پۆشینی جلوبەرگێکی زۆر سەرنجڕاکێشە لە دنیا چونکە پڕەنگترین جلوبەرگە هەز ڕەنگە لەگەڵ هەز ڕەنگە ڕێک بخەی سەرنجڕاکێشە هەروەها لە دیزاین و شێوازەکانیان بەپی ناوچەکان هونەرێکی زۆر جوانی تایە بۆیە ئێمە وەکو خوێندنگا بە ئەرکی خۆمانی ئەزانین چۆن پارێزگاری لەم کللتورە بکەین لە پاڵ هەموو شتەکانی کە لە خوێندنگایە وەکو زانست پێشکەش بە خوێندکارانەکرێ پێویستە ئاشنان بکەین بە مێژوو کللتوری نەتەوەکەمان جلوبەرگی ژێکێکە لەو کللتورانە بۆیە ئێمە هانیان ئەین لە بۆنە و یادەکانە ئەو جلوبەرگانە پۆشن ئارەزومەندانە. بەڵام لە ڕاستیە ئەم ساڵ هەست دەکەین کاریگەری دواکەوتنی موچە کاری کردوتە سەر ئەوەی کە زۆربەی خوێندکاران حەز ئەەکەن یا زۆربەی خێزانەکان حەز ئەەکەن بۆ ئەم یادە جلوبەرگی نوێ بپۆشن لەوانەیە نەیانتوانی بێت چونکە کاریگەری موچە کاریگەری کردوتە سەر هەموو بەشەکان و کایەکانی تری ژیان. دەست خۆش بێ مامۆستا من هاوکارم لانە وابزانم پرسیارێکی لێ کردم کە ئەڵێ خوێندکاران ئەم جلوبەرگەی ئەم ڕۆپۆشیویانە ئای بۆ نەورۆز جلوبەرجێشیکیان هەیە ئەرێکە لەو خاتونانە و ئەگەر بێتە لای من فەرموو بەیانی باش لای تۆ هاوکارم لانە پرسیارێک کردەوە خاتونان چەند جلوبەرجێکدانێن بۆ بۆنەکان ئەمڕۆ جلوبەرگەی پۆشیوتە بۆ نەورۆزی شەرەمەیە یان چلێکێ نەخر جلوبەرگی کەشمان کردووە بەڵام ئەمڕۆ حەزمان کرد بە جلوبەرگێکی نوێ بێنە قوتابخانەکە و قوتابخانەکە برازێنینەوانێ ئەم جلە کوردیانی کێمە لە بەرمان کردووە هەمی باوە باپیرانمانەکە بۆمان ماوەتەوە بە پاڵپشتی دایک و باوکمان کە ئەم جلە کوردیمان لەبەر کردووە ئەمڕۆ هاتوونەتە قوتابخانەکان. باشە دەستی خۆش بێ بە هیوایەوەی کە ڕۆژێکی خۆشتانە بێ وە لە نەورۆزی شاجلێکی کە جیاواز لەبەرکەنەوە هاوکارم لا ناڵێ ئەم خوێندکارەشمانەیە بانی باش بانی تۆش باش بەخێبم بە خوێندنگەکەمان زۆر سپاس. ئەم چلانە شەر بۆ نەورۆزیان چلێکی والله طبعا جلی کوردی ئەمە ڕەنگێکی جوان و کللتوریە هەر حەزەکەی دایمە جلی تازە و شتی دووبارە لەبەر نەکەیت طبعا بۆ نەورۆزی جلی خۆمان حازرە. زۆر باشە کەواتە ئێوە تا چەند ئەم ڕۆژەتان لا پیرۆزە بۆی کە بتوانن جلی کوردی بپۆشن و دڵخۆش بن لەم ڕۆژە. جلی کوردی جلی نەتەوەیە طبعا هەموو کەسێکیش دڵخۆشە کە جلی نەتەوەکی لە بەرەکات و خەڵکی ئەیبینێت و هەروها ئەمەش وەکو هەموو ڕۆژێکی هەموو ببرن وەکو دەیسێ کە ئەمڕۆ ڕۆژی جلی کوردیە مدیرەکەشمان وەکو خۆتانی بینن هەر حەزەکەیت سێری بکەیت کە تێکڵکردنی ڕەنگەکان لەگەڵ یەکتری و ئاڵوواڵاکردنی تەلەبەکان بەیەکەوە وەکو هەموو خوێندنگەکان بەداخەوە کە ئەوانی تر نەیانتوانی ئەمڕۆ ڕۆژی جلی کوردی و جلی کوردی بپۆشن لەبەر نەبوونی موچە بەڕاستی زۆر بەداخەوم لەبەری جلی کوردی نەتەوەیە و پێویستە هەموو تاکیت بپۆشێت. دەست خۆش بێ سپاس بۆ تۆ بە هیوایەوەی ڕۆژێکی خۆشتانە بێ و بتوانین ئەم ڕۆژەش بە پیرۆزی بپارێزین. بەڵێ من بەردەوامە بم لەگەڵ پرسیارەکەی هاوکارم لانە بۆیە پرسیارم لەو دوو خوێندکارە کرد ئەوانیش پێکمان وتیان ڕەنگەکان زۆر جیاوازن و ڕەنگی جوانترمانەیە ئەسمۆ لای مامۆستا سرۆ مامۆستا ببوورە من حەزەکەم وەکو بەڕێوەبەرێک وەکو مامۆسایەکی ئازیز پەیامە چیە لەم ڕۆژەیە بۆ هەموو ئەو خانمانەی کە پێویستە لەم ڕۆژەیە جلی کوردی بپۆشن بۆ هیچ کەمە بەشێکە لە کەلتوریەمە. وڵا پەیامم بۆ هەموو خانمان و بۆ هەموو تاکێکی کووردە بەنێر و میێوانێ پارێزگاری لە جلوبەرگی کوردی بکات چونکە جلوبەرگی کوردی وەکو وتمان پڕەنگترین جلوبەرگە جوانترین دیزایانی هەیە هەروەها لە ڕووی پۆشینی شەوانێ پۆشتە و پەرداخە ئەتوانی بۆ هەموو کاتێک بەکاری بهێنیت چونکە هەندێک جلوبەرگ هەیە لەوانەیە بەس بە بۆنەیەکی تایبەت بەکار بهێنێ بەڵام جلوبەرگی کوردی ئەتوانی بۆ خۆشی بۆ ناخۆشی بۆ ماڵەوە بۆ دەرەوە بەکاری بێنی بۆیە پەیاممان ئەوەیە کە گرنگی پێ بدرێ هەموو کەسێک بیپارێزێت هەروەها نەوەت بە دوایینەوە بناسێنرێت و بە شێوە شکڵ و دیزاینە جوانەکەی باو باپیرانمان بمێنێتەوانێ بەڵکو کار نەکاتە سەر ئەوەی کە شێوازەکانی بگۆڕێ. دەستەکانی خۆش بێ سپاس بۆ تۆ مەمنون سپاس مامۆستاجان دەستخۆش زۆر سپاس خۆشەویستانەگەر ببینن ئێستا من لە هۆڵی ئەم خوێندنگایام لە پشتیشمەوە هەموو ئاڵای کوردستان بەدیەکرێت و لەگەڵ جلوبەرگە کوردیەکانە چەندین ئاڵای کوردستان هەڵواسراوە کە ئەمە بۆ خۆی لە خۆیان ئەم خوێندنگایە زۆر گرنگیە بە لایەنە
کوردەواریەکە ڕەسەنایەتیەکەمان پیرۆزبوونی ئەم نیشتیمانەمان لانا ئاری منەگەڕێمەوە لای ئێوە وەک بینیتان خوێندکاران بە جۆش و خۆشەوە لێرە خۆیان ئامادە کردو بێکمان لەوانێت چەندی چالاکی خۆشیان هەبێ ئەنجامی بن و خۆشیان دووپاتیەوەیان کردەوە کە چەند گرنگە ئەم کەلتورە بپارێزین.